بە بۆنەی ڕۆژی جیهانی پاڵپشتی لە ڕزگاربووانی ئەشکەنجە دراوان، ڕێکخراوەکانی پاراستنی مافەکانی مرۆڤ دەڵێن ئامارەکانی ئەشکەنجەدان لە باشووری کوردستان ڕوو لە زیادبوونە. بەپێی ئەو چاوپێکەوتنانەی کە لەگەڵ بەندکراوەکان ئەنجام درراوە لە ئامارەکانی ساڵی 2016دا لە 48% ئەو کەسانە وتویانە ئەشکەنجە دراون و لە 47% دەڵێن ئیهانەیان پێکراوە. ئەوانەشی قوربانی ئەشکەنجەدانن زیاتر لە چینی نێوجەوانانن. زۆر جار سەر تاوانێکی زۆر سادە کەسێک دیوە عمرەکەن لە ئەشکەنجەدانا ئەوم حاڵتانە لە ناو دەستگاکان بە تایبەتی لە هەنێ دەستگای تایبەتە ممارەساکرێ و ئێمەچە لە هەڵدانەکانمانەوەنە کە ئەوە لە بەتایبەتی لە پۆلیس و لە ئاساش تێ بگەێنین کە ئەشکەنجە ئامرازێک نییە بۆ بەدەستێنانی زانیاری. ئەشکەنجە شێوازێکە بۆ شکانی کەرامەتی ئینسانە بۆ کەمکردنەوەی لە شکۆی ئینسان بۆیە هەموو هەوڵێکمانەوەی کە چۆن بتوانین لە ناو دەستگایانە بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ تۆمەتبارا بکرێ و ڕێکاری یاساکان بگیرێتەوە. ئەشکەنجە بوونی هەیە لەنا بەرپرسی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ دەڵێت ئەو یاسا و بڕگانەی کە لەسەر سزادراوان دەرکراون پێویستە ڕێک بخرێنەوە و لە پەرلەماندا کاری لەسەر بکرێت، چونکە ئەو یاسایی ئێستا هەیە لەگەڵ پرانسیپەکانی مافی مرۆڤ یەک ناگرێتەوە. ئەمە لە کاتێکدا پێشتر ڕاگەیاندنەکان بڵاویان کردوتەوە. زیندانی نهێنی و ئەشکەنجەکردنی بەندکراوان بەردەوام بوونی هەیە. ئەشکەنجە بوونی هەیە لە ناو بنکەکانی گرتن گواستنەوە لە هەرێمی کوردستان و لە سەرجەم پادێزگاکاندا. بەداخەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەکوتم هەم فەراغێکی تەشریعی هەیە بۆ هەمیش ئەو یاسانی کە کاری کە هەیە باس لە بوونی ئەشکەنجە ئەکا و باس لە تەحریمکردنی ئەشکەنجە ئەکا وەکو پێویست جێبەجێ ناکرێت. بۆیە گرنگە لە ئێستا بەڕاستی هەڵوەستەیەک لەسەر ئەوە بکرێ کە یاسایەکی سربەخۆ و تایبەت بە بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەربکرێت. ئەو کەسانەی کە لە نێو زیندانەکاندا ڕوبەڕووی ئەشکەنجەدان دەبنەوە لە دوای ڕزگاربوونیان ڕوبەڕووی قەلەقی و شڵەژانی دەرونی قورس دەبنەوە بە جۆرێک دەتوانرێت دەموچاوەکانیان لە نێو خەڵکیدا بناسرێتەوە. بۆیە قوربانیان پێویستیان بە ئاوکاریکردنی دەرونی و پاڵپشتی معنەوی هەیە. ئەم کەسانە کە تووشی زەبری دەرونیە بن زۆر جار ئەو حاڵەتی ئەو شێوازەی کە ئەشکەنجەی پێدراوە بە شێوەیەکی خۆنەویست یێتەوە خەوی و زۆر جار بە شێوەیەکی فلیمێتەوە بەرچاوی و هەمیشە خۆی بە دوورێکرێت لە هەموو ئەو کەس و شوێنانەی کە ئەشکەنجەکەی بیرەخاتەوە. ئەتوانین بڵین کە ئەشکەنجە بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی گەورە لەسەر لایانی دەرونی و سایکۆلۆژی تاک دروست دەکات. سانتەر و ڕێکخراوەکانی پاڵپشتی لە قوربانیانی ئەشکەنجە دەیانەوێت برینە دەرونیەکانی ئەشکەنجە دراوان ساڕێژ بکەن و دەرمانی دەرونیان بکەن. زۆرێک لە سەنتەرەکان بواریان ڕەخساندووە کە لە بواری دەرونی پزیشکی دەستیان بگرن و وەک هەر کەسێکی یاسایی بیانگەڕێنەوە نێو کۆمەڵگا. ڕامێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.